بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی جەنگی ئێران ئەمریکا بەکوێ دەگات. ئایا دەستپێکردنەوەی گەژی ئاڵۆزیەکان پێشبینی کراو بوو؟ ئەم جەنگە هەر لەم قۆناغەدا دەمێنێتەوە ئاشتی و ئاگربەست جەنگ دەست پێ بکاتەوە دیسانەوە ئاگربەست یان نا لە قۆناغێکی سەخت دایتر دەبێ یەکلا بکرێتەوە. ئەم پرس و باسانە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ژیلوان لەتیف پسپۆر لە مێژووی سیاسی یاخود توێژەری مێژووی سیاسی. دکتۆر سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو زۆر بەخێر بی سەرچاو. دکتۆر بە ڕوانینی تۆ دەستپێکردنەوەی جەنگەکە بەم شێوازەی ئێستای پێشبینی کراو بوو؟ بەدڵنیایی پێشبینی کراو بوو لەبەرەوەی ئەگەر ئێمە لە ئاستی باوڵین هەر خۆی لە ناو ژیانی سیاسی هاوچەرخە شەڕ یا جەنگ یا نقطەیەکی پێشکەوتووی ململانێ و سڕای پێشوەختەیە لە بەرچاوگرتنی ئەو بوعدە تاریخی کە لەم چەشنە لە ململانە لە بینی ئەمریکا و ئێران هەیە بەدڵنیاییەوە خاڵ یەکلاکەرەوەمان نەبینیوە. لە دوای جەنگی 39 ڕۆژە ئێمە جۆرێک لە نزیکبوونەوەمان هەیە ئەوەی کە زۆر لە میدیای بە هەڵە باسەکرالەوەی کە ئەمە ڕێکەوتنە لە حقیقەتە ئەمە ڕێکەوتنێکمان نییە ئەوەی هەبوو نەخێر بە هیچ شێوە ڕێکەوتن نییە. دۆناڵد ترەمپ وتی ڕێکەوتنە، ئێران وتی ڕێکەوتنە. بەدڵنیاییەوە ینی هەڵە بوو پێما بێ ئێرانلایەن ئێرانی باشتر مامەڵی لەگەڵ ئەو بوتارەیە کرد کە ئەمە ڕێکەوتن نیە ئەمە تەنها MOU بوو یانی جۆرێک لە یاداشی لێ تێگەیشتن بوو چونکە ئێمە هەشت خاڵمان هەبوو ئەوش خاڵی کە بە ئیمزای دۆناڵد ترامپ و بە ئیمزای عەباس عراقچی بڵاو بووە دواتر قالیباف ئیمزای کۆتایی لەسەر کرد بڵاو بوو هەشت خاڵە ئەوەش خاڵە بەڕاستی هەر تەواوی کێشەکانی نیە و ئەم عمقە تاریخییان نییە یعنی بگرێت معالەجیش کاتیە چوار خاڵی سەرەتا پێمانەڵێ کە ئەمە جۆر لە جۆرەکە خاوبوونەوەیەکی کاتیە ئاگربەستێکە دوای ئاگربەست چی؟ يعني راستێکی ئەوە بوو کە چوار خاڵەکەی تر چوار خاڵی زۆر قرس بوون کە بەدڵنیە و بەنسبەت ئەمریکاوە تحملکردنی ێژگار سەخت بوو بن پێما بوو جۆرێک لە هێمنمونی دۆخەکەی تیا بوو نەگلەوەی کە ئێمە بتوانین ناویبنی ڕێکەوتنێک بۆیە بەدڵنیایەوە گریمانەی بەردەوامبوونی شەڕ و ئەو ئەژندا ساتی لە پشتی هەڵسوڕانی ئەو نوع عەشەرانەوەیە کە شەڕێکی سەختی ماوە درێژە بەدڵنیاییەوە زیاتر بوو و گریمانەوەی لێکرا کە شەڕ بەردەوام بێ بڵێ. باشە ئامانجی سەرەکی لە جەنگەکە هەم ئەمریکا هەم ئیسرائیل کە سەرەتا دەستیان پێکرد بەڵام جارە وا دەردەکەوێت نەزەم سیاسەتە چۆنی بخوێنینەوە ئیسرائیل لە دوورەوە تەنها چاودێری دەکا. ئامانجەکە لە سەرەتا وا دیاریکراوە بوو نیزامەکە بڕوخێن و گۆڕانکاری تێدا بکەن و چەند جارێکی ژەمان نەشاردە دۆناڵد ترامپ بەڵام دواتر ئەمە گۆڕا. ئامانجە سەرەکیەکە ئایا لای داوە ئێستا؟ بەڕاستی شەڕ ئەنجامە ینی پێشوەختە لە ڕەنگە تۆ تا ناوەڕاتی شەڕەکە بە جەدوایەکی سیاسی بە شێوازێک مامەڵە بکەی کە لە چاو پێشەڕەکانی توان نەبێ. من پێم وایە ئەمریکەکان تا ئەندازەیەک با بڵین ئەگەر گۆڕانکاریش لە هەڵوێ سەناڕوویدا بێت تا ئەندازەیەک ئەو ئامانجانیان پێکا لەوەی کە بە ئێمە زۆر بە هەڵە تەرجمەی ئەومان کرد کە مەبەستی لە گۆڕانی سیستەمەکەی من پێم وایە گۆڕانکاری زۆر جدی لە ئێران ڕوویداوە. يعني تو سيري بۆ نمونە ئێمە لە ئێرانە دوو سەڵاتی سیاسیمانێ داوامزرای ڕاهبەرمانێک کە پارێزەری شورای انقلابە و هەر لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکەەوە بە مەرگی ڕێبەرەکەی کۆتایی هاتووە. دوجار ئەو دەسەڵاتە یعنی ئێمە باس لە سوڵتەیەکەکەین کە لە دەرەوەی حکوومەتە لە دەرەوەی دەسەڵاتی با بڵین تەشریعی و تەنفیزی و قەزاییە ئەو ئێرە سیستەمی ئێران خۆتە زانی سیستەمێکی فەقیهە و ئەو سیستەمە با بڵین کۆمەڵێک موسساتی هەیە کە سەر بە دامەزراوە و نووسنگی ڕاهبەرن کە ئەمانە ڕۆڵی یەکلاکەرەوە بینن لە شەڕەکەی بەڕاستی تا ئێستا جڵەوی سیاسی شەڕەکە بەدەست سوپای پازارانە بەئێستاشەوە بەڵام لە حقیقەتە مامەڵەی ڕاستەقینەی دۆناڵد ترامپ و ئیدارەکەی گەرێکی بووە یان ئەویستێتی کە لەگەڵ حکوومەتا بێ وەکوی کێبینین لەگەڵ پزیشکیانەوە لەگەڵ قالیباف و کە نوێنەرەتی مؤسسەیەکی شەرعیە کە پەرلەمانە و دوجار لەگەڵ وەزیری خارجیە کە سەر بە حکوومەتە بۆی ئەم گۆڕانکاریە گۆڕانکاریی جددیە کە نابێت پەراوێز بخرێ بەڕاستی کە ئێمە کەمتر تەرجمەی واقعی سیاسی ئەمریکا قسەکانی دۆناڵد ترامپەکەین بۆی کە سیستەمەکە گۆڕاوە. ئەمە ئەوەی کە دەیبینین بەڵام هەندێک دەڵێن لە واقعدا پێچەوانە کەوتەوە پێشتر سوپای پازاران یعنی دەسەڵاتی یەکلاکەرەوەی نەبوو قسەی یەکلاکەرەوە سوپای پازاران نەیدەکرد ڕاستە قسەی دەکرد بەڵام قسەی یەکلاکەرەوە دابەش ببوو لە نێوان بەیتی ڕابەری و وەکو دەڵێ سیاسیەکان و حکوومەت و ئەنجە سوپای پازاران بەس ئێستا قسەی یەکلاکەرەوە دەکا دروستە لە ڕاستی ئەو دەسەڵات بەتەواوەتی لە کاتی شەڕە کەوتوتە دەست سوپای پازاران ئێمە ناتوانین جورئەت ناکەینەوە بڵین کە هیچ کاتێ سوپای پازاران یعنی ئوموری سیاسی وڵاتەکەی بەدەست نەبوو ئەکرێ بڵین جۆرێک لە دابەشبوون هەبوو زۆر لە پەراوێزدا بوو بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەو بەرپرسی یەکەمی ئەژندای سیاسی شێوازی علاقاتەکانی 5 ساڵی ڕابردوو ئێرانە ئێمە بیرمانە چێ مؤسسەی سیاسی عسکەری و مالی وی پێندی بەلومەرجی استراتیژی ئێرانی شەوەیە بەڕاستی لە چوارچێوەی سوپای پازاران و ئەو مؤسسانە بوون کە سەر بە سوپای پازارانن بەڵام
گۆڕانکاریەکێک ئەوش کە باسمان کرد پێی بە وەڵامی پرسیارەکەم وەیە کە جۆرێک لە گۆڕانکاری ڕوویداوە لە بەرەوەی کە ئێمە ئێستا بەپی ئەو نەزەرەتانی کە لە ئەمریکا هەیە و لە میدیا ئەمریکا زۆر باسەکرێ مجتبا خامنەیی ینی شخصێتێکە و پارادۆکسی نییە و تونند و تیشترا و بە شێوازی مامەڵاکە کابێ شتەکان لە سپای پازاران بێ ئەمە زۆرێک لە گۆڕانکاریە بەڵام ببینمان نەچێکە ڕۆڵی ئەرتەش و سوپا لەم مەسەلەیە گۆڕاوە ئەم دابشبوونە نوێیە ئەم شێوازە نوێ ئەو شێوازەیە کە ئەمریکا پێما بێتەوە قوعیە کرد ئەگەر ئیسرائیلەکانیش با بڵین بۆ خواسی ئیسرائیلەکانیش نەبوو بێ بەڵام دوجار گۆڕانکاریەکە بینین ئەم گۆڕانکاریە ئێستا سپای پازاران خاوەندەرێتیەکە کە لە بەرامبەر پرسیارەتێکی مێژووی زۆر گەورەیە و دەستێکی زۆریشی لە مەسلەی ئەو لێکتێگەیشتن و ئەوایە هەبووە بەڵام ئێمە ناسنامەی شخصیمان نییە ئەمەش ڕاستەکەی پێویستی بەو بنەماڵانە بووە کە لە چوارچێوەی دامەزرای ڕەهبەر بوون بۆ نمونە ئێمە بنەماڵی داریژانیمانە بووە کە لە 40 ڕۆژەکە 5 ڕۆژی شەڕای ئەوان بووە 2000 کتوپڕ کۆتاییان پێهاتووە مەسەلەی بنەماڵی ێزدیمان هەیە کە ئەوان جاریش کە ڕۆڵیان پەرایز خراوە کە با بڵین بە فۆرمە گشتێکە ینی ڕۆڵێکی گرنگیانە بۆ لە مەسەلەی ئاراستەکەی نووسنگی ڕاهبەر کە لە زۆر شؤونی سیاسی و ئیداری و مالی وڵاتە دەوری هەبووە بۆیە بڕاستیمانە گۆڕانکاری زۆر جدی بوون ڕوویانداوە ئێستا بەناچاری ئەوەی کە ڕێبەرایەتی ئەوە کە لە هەلومەردی شەڕا وا پێویستەکە کە یەک ئاراستە بن وەکۆی کە بەشێکی زۆری دەچەوە دامەزراوەکان لە چارچێوی سپای پازارانە بە هەموو فەیلە خەجیاوازەکان و بێن مامەڵاکەن چکە بیرمان نەچێ ئەو نقطانەی کە بەری مقاومی ئێرانی بوون لە ناوچەکە جۆرێک لە حاڵەتی سڕبوونان بەناشاری سپای پازاران بێ دەداخولکە ینی دۆخەکە بەرەو چۆوە چێ ئێستا ینی ئێران تاکەی دەتوانێت بەردەوام بێ ئەمریکا لی دەدا لە پێگە گرنگەکانی دەدا ئەوی 34 موشک دەوەشێنێ بۆ وڵاتانی دەر و دراوسێ بۆ دۆستەکانی خۆشی و تا لەرێمی کوردستان دەدا ڕاستە ڕاستەکەی بەراورد بە چل ڕۆژ شەڕی ڕۆژە فۆرمی شەڕەکە گۆڕانکاری بەسرا هاتووە ئێستا ئێران هاتووە بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر سەری تاکتیکەکانی چڕکەی بەنسبەت ئەمریکاشەوە زۆر گۆڕاوە و بەنسبەت ئێرانیشەوە زۆر گۆڕاوە ئەگەر چی ئیسرائیل تەمەن ناتوانین بڵێ ئیسرائیل لە دەرەوەی هاوکێشەکەیە بەڵام جۆر لە جۆرەکان لە حاڵەتی سڕبوونیشی ئامادە باشە ینی ئەوەی کە ئامادەی کردووە جا ئەمانە پێمانەڵێ کە کۆمەڵێک سیناریۆ هەیە لەوەی کە ئەشێر لە ئایندەیە شەڕە دوجار شەڕ ماڵێرانیە بەڵام ئەکرێت لە ئایندەیەوە پێشبینی بکەین کە ڕەنگە ئەو شەڕە بۆ ئاراستەیە بێ یعنی گونجاوترین سیناریۆ بۆ مەسلەی ئەم شەڕە ئەوەیە کە جۆ لە جۆرەکان وەستانێکی تاکتیکی و استراتیژی دروست ببێ و ئەو قۆناغی دووهەمی ئەو لێکتێگەیشتنە بێتەکایەوە بە نێوەریژینی کۆمەڵی وڵاتی کاریگەرتر لەوەی کە پێشتر بینیمانە ئەوانی کە بەرژەوندی ڕاستەخۆیانێ بە تاپی وڵاتانی کەندا و تێگەشتنی ئیداری ترامپ لە مەسلەی خاوکردنەوەی ئەو هەلومەرج ئاڵۆزی کە لە خەلیجا هەیە بە تایبەتی ئەگەر جۆر لە ژوورەکان لەسەر هورمز زۆرێک لە ڕێکەوتن هەبێ ئەڵین هورمز بە تەنیا ئەو کەناڵە نابێت بەسمان لە بابلمەندە بە بەسمان لە هەموو ئەو مەشاکیلانەیە کە لە کەندای عەرەبی لە کەندای فارسا هەیە بە خارک و بە یعنی کە ناوچەشی ێجگار گرنگی فارگۆکردن و بەرهێمێنان و دوجار نەقڵکردنیشن و جۆرە لە جۆرەکان وڵاتانی کەندا و ڕازی بن بەوەی کە پرۆژە گرنگە و استراتیژەکانی ئەڵتەرناتیڤی هورمز سەر پێ بخەن بۆ نمونە پرۆژەی کەناڵی سلمان کە بیابان ڕۆ لە خاڵێکا بەدوو کردەوە پێما بە سعودیەکان لە هەوڵشی زۆر زۆری ئەمە مەسەلەیان و دوجاریش هێڵی شەمەندەفەری حیجاز کە پرۆژێکی استراتیژی زۆر گرنگە بەنسبەت ئێرانەوە و بەنسبەت ئەمریکاوە و دوجار بەنسبەت ئەو وڵاتانی کە لە قوربانی بینی ئەم ململانێن بە تایبەتی عێراق بەڕاستی بۆی ئەو سیناریوانە سیناریوی کراون پێم وایە لەسەر بنەمای مامەڵەکردنی بەرژەوەندی چارەسەرەکنێ نەتیجەی ئیشەکە بەڕاستی هەل ئەساسەوە جۆرێک لە نەبوونی دیالۆژی حەزاریە و ئەڵتەرناتیڤەکەی چی ئەڵتەرناتیڤەکەی با بڵین زاڵبوونی لۆژیکی پارادۆکسی ئیداری ترامپە زاڵبوونی لۆژیکی با بڵین ترامپیزمە کە بە شێوازێکی بەرژەوەندی بگۆڕێ ئەمریکا واز لە ئێران دێنێ من پێم وانە چکە کێشەش مێژووی زۆر دوور و درێژمان هەیە بەڵام من ڕەنگە جیاوازتر لەگەڵ دۆسی ئێرانە مامەڵە بکرێت کەمە ئاسایی کوشۆ ئیداری بایدن یا ئیداری ئۆباما زۆر جیاوازتر لە پێنجکۆیەکە مامەڵی لەگەڵ دۆستێکا کرد بەڵام ترامپ هات تەنها بە یەک ڕۆژی دەست بەکاربوونی لە جای ڕابردوو مەبەستم وەرەقەکەی بەردەم لێزەکەی دڕاند و کۆتایی بۆ دانیستانایە هێناکەەوە بابەتێکی زۆر ئاڵۆز باشە واز لە ئێران دێنن بۆی کە بێ بەخاوەن چەکیە تۆم یالانی کەم بەرناماتۆمێکی پەرە پێ بدە بەدڵنیایە نەخێر ئێرانی واز لە منایانێ لانی کەم دەڵێ وازی لێ نایەنە دروستە من پێم وایە چانسی دەست لە پرۆکسیەکانیشی بەرنادا یعنی ئەمە بە شۆمان دەگەنێ معادلێ چیمان پێدا کاگرانکۆ لە سەرتاوە شەڕەکە سێ ئامانجێ بکوی پنتاگۆن باسی کرد بەڵام دواتر دوو ئامانجیتری بۆ زیاد بوو ئەو ئامانجەی کە باس لە مەسەلی پرۆژناوچەکانی ئێرانەکە وردەکاری زۆر زۆرتیایە بەتەنە ئەوە نییە واز بینیتیان کەم ناخێر لەسەر وردەکارەکەی زۆر مەسایلی تر هەیە بۆ نمونە تۆچی بەرەمێنی و چەند بەرەمێنی و جۆری فیوژن لە چه ئاستێکە لە ئێرانەوە ئەوانی کە وە چۆن ڕێگەدی بە ئاژانسی وزەی جیهانی بێ مامەڵ لەگەڵم دۆسیە بکە کە ئێران ڕێگە بەمەنادا
ئەم وردەکاریە بەڕاستی ماوە چەند جارێک سازی لە شەرمە کرا بۆ عباس عراقچی دووجار لە پەیامی ڕاستەخۆ لە سۆشیالە باسی کرد کە ئەوان ئامادەن بێن ساز لەسەر مەسلەکەن بەمەرجێک بەرژۆنەکانی لە پارێزین کە ئەمە żۆرێک لە دابەزینی سەقفی داواکارەکانی توێ بەڵام ڕاستیە بە دڵنیاییەوە بۆ لەبەرەوەی ئەمە بیرمان نەچێ هێزێکی گەورەی جەمسەریمان هەیە کە ئێستا ڕۆڵ یەکلاکەرەوە بینە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە تایبەتی بۆ گرۆپ پرۆکسیەکان ئێمە کە ئیسرائیلە بۆ نمونە بەرامبەر بە حوسیەکان بینیمان ئێستا ڕاستەخۆ لە شەڕێکی گەورەیە لەگەڵ حیزب الله ئاسی موشکەکانی کیانە لە لێکتێگەیشتەکەم دوایە ناینەنین تەنها باس وەستان نەکە وەستانیەوە بڵێ ئیسرائیل لێ دەگەڕێ ئێران موشکی هەبێ 2000 کیلۆمەتر ببڕێ و هەمیشە مەترسی بێ لەسەری ئەمە ئامانجی جەنگەکەی گۆڕی بەڕاستی کاتێکە بۆیان دەرکەوت کە ئێران توانایشی سەیری لە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ موشەکە هەیە و شێوازی بەرهەمهێنان هەرچەنە دۆناڵد ترامپ چەند جارێک باسی لەوە کرد کە یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە کە ئەو سیستەمە موشەکیە لە ناوبەرین بەڵام گرفتیان هەیە وەکوی سنتکۆم بەڵێک گرفتیان هەیە لەوەی کە لەکوێ بەرهەمێنێ و چۆن بەرهەمێنێ چۆن بۆ قەبارە زۆرە بە تایبەتی کە ئێران بەردەوام دەخلەوە کاتەوە کە ئەوان توانای بەرەمنانی موشەکیان زۆر زیاترەکەن ڕەنگە ئێمە ئێستا لە ئێستا لەم جەنگایە تۆزی خاونەوەمان هەیە بە دڵنیای ئێران لەژێر باری زەختی شێژگار قورسایە بە نزیکی 275 میلیۆن دلار زیانی هەیە بە بەردەوامی و ڕێژەی زیانەکانی لە مەسلەی نەوتا کە هیچ ئەندامیش کارای ئۆپیکە لە سا پێنج زیادی کردو بۆیە مەسلەی بەرەمنانی توانای بەرەمنانی موشەکی لە ئێرانە کەمی کردو بەڵام دقیق بووە یعنی ورتر بووە بۆ نمونە پێرێ ئەو یێشانی کە کردی زۆر دقیقتر بوو لە شەڕی ڕۆژە بۆ سەر معاملەکانی دڵۆپاندنی ئاو لە کویت و ژێرخانی وزە بەڕاستی لە وڵاتە کە زۆر کاریگەرتر بوو بەراورد بە شەڕی 39 ڕۆژە چەند ڕۆژی پێشتر باشە ئەمە بە شوۆگە بە بڕایتەوە چەند سیناریۆکی وتمانێکی لەوانە ئەوەیە کە باسەکە لە بۆیان پرسیاراکەم و حەزەکەم وەکو دەڵێ بگین بە ئەنجامێک بینەرەکانمان بگەن بە ئەنجامێک ڕۆژانەی ئایندەدا چی ڕوودەدا قورسە جەنگەکە فراوانتر دەبێ وەکو دەڵێ سەختتر دەبێ خەستر دەبێ یەکشێکە لە احتیمالەکان کە دۆناڵد ترامپ بۆ کۆی کە لە هەفتەی پێشوو لە لوتکەی ناتۆ لە تورکیا بینیمان هەوڵێکی زۆر زۆریدا بەوەی کە جۆر لە جۆرەکان زیاتر دامی پرۆژەکەی دامی شەڕی کە لە بینی ئۆکرانیا و رووسیا و داوای لە یەشی دوور باکرد کە خەباری بۆ بەرێنان لە مەسەلەی جەنگە مەسەلەی سەربازیە زیاترکەن بۆ ئۆکرانیا ئەمە یەک واتە مەشغوڵکردنی رووسیا بەوە وەلاخستنی ئێران جارێکی تر و داوای کردلەوەی کە بەشێک لە هاوپەیمانەکانی ڕاستەوخۆ بێنە ناو شەڕەکەەوە بەبێ ناتۆ کە ڕەنگە جۆرە لە جۆرەکان بەشداری پێنەکردنی ئیسرائیل لەمەیە جۆر لە جۆرەکان هاوکاری وڵاتانی عەرەب بێ بۆی تووشی هەندێک حاڵەت نەبن لەوەی کە ئەوان عەرەبن و بەڵێ حراج بن و گومان لەسەر ڕێکەوتنامەی ئیبراهیمی دروست نەبێت کە ڕێکەوتنامیشی استراتیژی و جیۆئیکۆنۆمی ەشگار گرنگە کە ئیسرائیل بە هاوبەشە وڵاتانی عەرەبیش تیا بەشدارن و دوجار ئەمە پێمانەوە ئەو کەناڵانی کە باسشمان کرد کەناڵێک بن تا ڕادەیەک جۆرێک لە کەشێکی هەیە من بڕخسێ بۆی کە دەست بەکار بندەوێ بۆ یەکێک لە سیناریۆکان ئەوەیە کە ئەم شەڕە درێژە نەکێشەیە و لە شوێنەکە بۆستێ و درێژە بە ڕێکەوتن و لێکتێگەیشتنەکە بدرێت تا ئاراستەیە کە وڵاتانی کەندا و بە ئەمجارە بەزانێکی زۆر نێنە دەرەوە و با بڵین و تووشی ئەو حاڵەتە نەبن کە ئەمریکا خواسی لەوە نییە کە بەتەنها لەسەر زەرەر بێت لە ناوچەکەیە و قەبارەی زیانەکان تا ئەندازێک کەمکەنەوە و دوجاریش هەر ڕێکەوتنێکرێ بەڕاستی پێویستەکە بە ساڵحی ڕاستەقینی بەرژەوەندەکانی ئیداری دۆناڵد ترامپ بێ و هیچی تر. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر ژیلوان لەتیف توێژەری سیاسی سپاس بە بەشداریکردن بەخێراتی. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە ساغ و سەلامەت بنەر شاد بن خواتان لەگەڵ.